بینەرۆ بیسەرێن کوردستان 24 ئەف دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بۆت خاسین جارێک دن هاتینە خزمەتاوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خزمەتەکەدی بۆێن ڕێزدار ژێر ناوۆنیشانێکێ مرۆڤ و جن هەلبەت جیهانە ئەجنا جیهانەکە نەبینراوە و ناهێتە دیتن و ناهێتە بیستن بەلێ دیگەلوێ چەندێ زۆر ئاخفتن زۆر قسەل سەرد هێتەکردن دەرئەنجامێ ڤان گوتارە و ڤان قسا ئەوێت هێنەکردن سەبارەت ئەجنا دوو جورێن گوتارە و دوو جورێت قسەکردنێ و ڕەفتارە سەبارەت ئەوان ئەجنا ئەتهێنە پێشچاوکردن جورێکش وان جوورە ئەوە کە جورێکی خوڕافی و ئوستوری و خەیالی و شاش و نەڕاستە ئەو ژی کە زۆر کەس سەردەریەت گەلوێ چەندێتکەن و ئاراستەی خەڵکێکی دکەن و ڕەنگە خەڵکێکی بترسینن سەبارەت وێ چەندێ ئەو دیتنەکە دیژیمە هەیە دیتنەکە قورئانیە یا ڕاست و درستە یا نزیکی عقل و لوژیک و منطقی ئینسانیە بەلێ مخابن کێم بەحسا vê دیدێ و vê têgihiştinê et hêtekirin sebaret eçna et nava vê xelekê da em dê pêkolêkên ku bigehîne wê têgihiştina rast û durist ya ciwan ya pirêk ya guncay gel barûdûxî û herûsa et gel navarûka Qur'anê jî ya guncay bît û têgihiştineka can me hebîtin hember vê çendê et gel zorbarês Mamoste Abdurrahman Sidîq çendên pirsyar dihêne arastekirin bizanîn cin çi ye sebaret ecna Qur'anê çawa behsa van cina kiriyan ku vê cîhanê kiriye herûsa peywendît navbera cîhana ecna û mirovan çi tişte herûsa me divê bizanîn çawa xurafiyat û xeyal têkelî vî çemkeyî wan ku vî babeteyî bûyne dîsan çi bikeyn bû zivrandina şikûya eql û zanistî sebaret evî babetê he ev pirsyara û çendîn pirsyarên dîtir dibine mijara xeleka me ya vê carê bernamê be Kurdî edgel zor birês Mamoste Abdurrahman zor bixêr bî Mamoste سلامت بی Mamoste birês wekeme amaje pêdayî cîhana ecna cîhaneke gelek deng û baz ser têne gotin û gelek axiftin ser heye û biye mijarek nava komelgehê da û gelek kes renge tîcaret û bazirganiyê vê çendê bikin lewra me ferzanî ki em vî çemkeyî destnîşan bikeyn û guftugûyê li ser bikeyn û helsengandinekê sebaret vê çendê bikeyn baştirîn tişt ew em zanîn cin çi tişt e û her wisa sebaret ecna Qur'ana pîrûz çi amaje daye û çiş me ra gotiye ناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەم بابەتە لە کۆمەڵگەکانی وەکو ئەوروپا ڕەنگە کۆتایی پێ هاتوێ چونکە هەزار ساڵ بەری ئێستا و پێشی ئێستا ئەوان لەم کێشەیەدا بوون کە ئەمڕۆ کۆمەڵگەی ئێمە هەیەی خاڵی دووەم ئەم بابەتە لە ئەو بابەتانەیە کە لە سەرەتاکانی قورئانەوە لە دوای سوورەتی فاتیحە لە سوورەتی بەقەرە ئەو بابەتانە دەست پێ دەکا و قورئان ئاماژەی پێ کردووە ئەم بابەتانەی کە باس لە بوونەوەرێکی نەبینراومان بۆ دەکا کە بە چاو شتێک نەبینین قورئان ئەو بابەتانەی بە شێوازێک باس کردووە هەر ئەوە ڕاستە لە ڕاستیدا هەر ئەوە ڕاستە لە ڕاستیدا چونکە خەڵکێک ناتوانێت لە خۆیەوە شتێکی دی بخاتە سەری کە کەلتوری گەلان بە دواکەوتوی خۆیان تێکەڵی ئەم بابەتەیان کردووە جارێکی دی ئەم بابەتە لەم سەردەمەدا بەداخەوە بۆچی بابەتێکی گرنگە و بوو بە بابەتێکی ئەمڕۆ لەبەر ئەوەی لە ڕاستیدا وڵاتان ئێستا دەناڵێنن بەدەست بازرگانیکردن بە باسی جن و ئەم بابەتانەوە وڵاتانی جیهانی ئیسلامیان هەموو زۆربەی وڵاتانی جیهانی ئیسلامیە توانی بڵێ ئەم گرفتیان یعنی ئیحسایە کراوە لە وڵاتێکی وەکو میسردا کۆی ئەو کەسانەی کە مەشغوڵن بەم کارەوە و ئەڵێن جن لە خەڵک دەرەکەین و پارە لە خەڵک ئەسەنن کۆی لە مرکزی قومی دیراساتی قاهیرە کردوێتی یعنی دەڵێ 300,000 کەس 300,000 کەس خەریکی ئەم ئیشەیە لە عێراقەوە تا مۆریتانیا کۆی ئەو پارەیە کە لەم بوارەدا دەدرێ بەو کەسانە 5 ملیار دۆلار 5 ملیار دۆلار لە بازرگانی جن و جندەرهێنان لە ئینساندا سەرف دەکرێت لە وڵاتێکی وەکو مسردا دەڵێ بەم حاڵە بێ ئەو کەسەی دەڵێ کە من کاری بازرگانی جن دەکەم و جن لە تۆ دەردەکەم و کێشەی جنت بۆ چارەسەر دەکەم ئەڵێ لە وڵاتێکی وەکو مسردا هەر نزیکەی 300 کەس یەکێکی لەو نەوعی بەردەکەوێت بەڵام ئەگە بچین بۆ دکتۆر و پزیشک هەر 800 کەس لە میسر دکتۆرێکی دەست دەکەوێت جابزانە چ کارەساتێکە لەم بوارە جا جیهانی ئیسلامی بە شێوازێکی گشتی لە 275 خورافات دەدەژێ 275 خورافاتی جیاواز دەژێ کە یەکێکان ئەم باسی جنەیە دووەمیشان سحرە و ئەوەی باسی دەکەیت باش ئەگە تەماشای قورئانکەی جن یعنی چی لە قورئاندا جن لە ڕووی زمانەوانی یعنی هەر شتێکی نەبینراو هەر شتێکی
نەبینراو لەبەرەوە لە قورئان دەبینی بە جن دەگوترێ جن یعنی نەبینراو هەتا جنە و جونە و جەنە هەرسێکی لە قورئان دەبینی کاتێک کە تۆ لە پشتی قەلغانێک و درعێکا خۆت دەپارێزی جونەیە ئەو پێ دەوترێ جونە کە خۆت لە پشتی ئەو دەشاریتەوە کەس نازانێت تۆی ئەوە چونکە تۆ بووی بە نەبینراو بەوە گوتراوە جونە شوێنێک هەمووی دارستانە تیایدا و نەبی و ناتدۆزنەوە پێی گوتراوە جەنە جینە مەسەڵەن منداڵ لە سکی دایکێتی و نەبینراوە ئێستا ئەیبینی بەس مناڵ لە سکی دایکێتی بە چاو ناتوانانی بیبینی کۆرپەڵە پێوترێ جەنین وانە یاخدا دەفەرمێ وەید ئەنتم ئەجینەتون فی بطونی ئومەهاتیکم بۆچی ئەجینەین خۆجنۆکە نین بەس لەبەرەوەی نەبینراوین کەواتە لێرەوە هەر شتێک کەوتە تاریکی و نەبینرا لە تاریکیە ئەو شتەی نایبینی پێوترێ جن بەڵام ئەگەر بەپێی قسەی جەناوێت مامۆستا کە جیهانی جن وجود نییە مجرد مستەلەحە ئەو باسی ئینەکە بێشتا نەگەشتم نەگەی ئەو باسی زمانەوانی یەکەم هێشتا چۆن باسی زمانەوانی دەکەم بۆیە خوا فەرمێ فەلەمما جەنە عەلەیه اللەیل جەنە عەلەیه اللەیل بینی بۆ جەنە عەلەیه اللەیل لەبەرەوەی تاریک داهات بۆیە ئەڵە جەنە یعنی تاریک کە تاریک داهات نایبینی ئەمە مانە چی ئەمە پێوترێ زمانەوانی ئەی مانایی ئیستلاحی ئەوەی کە پێڵێن زاراوەیی جن هەیە قورئان باسی دەکە مەخلووقێکە خدا دروستی کردو کە خدا فەرمووی سەخەرە لەکم ما فی السەماوات والئەرض کە خدا فەرمووی ثم نەفەخت فیه من ڕوحی خەڵکی ئەم سەردەما بۆیە یەکێک لەو هۆکارانەی خەریکە بەم بابەتانی جن و ئەوانە و خۆی ترساندووە قەدری خۆی نازانێ لەم سەر ڕووی زەویە لەم بوونەوەرەدا لە ئینسان مکەڕەمتر و گەورەتر و بەهێزتر و ئاقڵتر نییە خدا هەموو ئەو شتانەی دیکەی دروست کرد لە بەردەستی ئێمەدا ئێمە سوودی لێوەربگرین کەچی ئینسان بە نەزانی خۆی ترساندووە لە شتێکی نەبینراو ئەترسێ بازرگانەکانی جنیش بەکاری دێنن بۆ کۆکردنەوەی پارە خدا فەرمووی دەربارەی جن لە قورئاندا فەرمووی ئینەه یەراکم إنه يراكم هو وقبيله من حيث لا ترونهم مادام خدا فرمووی من حيث لا ترونهم هەر کەس بڵێ چاوم بە جن کەوتووە و لە شکلی فلانە کەسا بوو لە شکلی فلانە شتا بوو درۆیەکی شاخداری گەورەی کردو ئێمە کوردین زۆری نەمان مسلمانین زۆریشمان لەسەر مەزەبی ئیمامی شافعین ڕەبیع دەڵێ تەڵەبەی شافعی دەڵێ ئیمامی شافعی دەڵێ إمام شافعي دلي من زعم أنه يرى الجن أبطلنا شهادته هركز بلي قسلق الجن كم جن بيني لمحكمة شهادي ورمقرن أو الشيطة بأمري خواشيته بو چونك أوا علي كسيك عقلي ددزاوه چونك خدا فرموي من حيث لا ترونهم ببيچواني قسي خدا بلي والله من جن بينم إمام شافعي الله دريكن بلن أوش جاري كتر تو شهادي لورنا جيري دانا يعني كان أبي قيمتي عقلي خو ما مزاني والله ما مستاجر إستا سير بكن هاجر سرق سيخوش بمني ما مستيبرس يعني كاتب سيري بارودوخ وواقع دكين دبينين أو كساني بو إيشي هالدستن يعني أوشته هي بندراوة أبينت كجن لشي دردشيت يعني قصيدكات بإنجليزي قصيدكات بزماني كتر قصائكات أو أنها سلميتن كوجودي هي دين السري كواتا ليرة أبي باس الوبكين إما سيري بونوركاني خدا بكين خدا للدنيا دا کۆمەڵشتی دروست کردووە ئەم شتانە بەشی زۆری مادیاتن بۆ ئێمە بەشێکیان ئێمەین کە ئینسانین سەروی هەموو کائیناتین بەشێکی دیکە مەلائیکەیە ئەرێ باشە خەڵک دەزانێ مەلائیکە لە جن زۆر بەهێزترە خەڵک دەزانێ خوددا مەلائیکەی کردووە بە سەفیر و باڵیۆز لە نێوان خۆی و پێغەمبەراندا خەڵک بۆ وفاکتەرێکی خێریش هەم خەڵک هەمووشی دەزانێ کە مەلائیکە تەنها خێری لێ ئەوەشێتەوە ئەویش نەبینراوە ئەویش نابینرێ هێزی لە هێزی جنیش گەورەترە خەڵک بۆ دڵخۆش نییە یەکەم بە هێزی خوددا خەڵک بۆ خوددا ناناسێ بڵێ ئەو خوددایەی کە قەویە و قادیرە و عەلیمە و موهەیمینە و لەتیفە جارێ یعنی ئەو کەسەی لە جن نەترسێ و خۆی ترساندووە یەکەم شت وەما قەدەر الله حەق قەدری ناز قەدری خۆی نازانێ خوددا چییە دوو نەیزانی مەلائیکە چییە خۆ مەلائیکە سنفێکە هەر لە خزمەتی مرۆڤایەتیە و خوددا لە بینی خۆی و پێغەمبەرانە ئەوان دەنێرێت سيري همو أركاني إيمانك أركاني إيمان لقرآن ولا سنة إيمان بملائكة بشيك نبو للركن إيمان بس بو إيمان بجن ركن يقنيه يعني نبوة الركن بو چونك جن مخلوقك وق منو تو خدا درستي كردوا إيشيكي بيتي إيشيك لم قردونا جيبجيكن
بە تەنیشتمانە ئەڕۆن لە تەنیشتمانەوە ئەڕۆن لە پشت ماقمان نییە بەسەریانەوە مافیشیان نییە بەسەر ئێمەوە هیچ پەیوەندیەکیشمان لەگەڵ یەکدا فۆبیاک دروست نابێت مامۆستا یعنی ئەس هەست بکەم کەسێک دەور برێت من ئەسوی نابینم ئێستا هێزی ئێستا ئەو پەرداخە بەرزکەرەوە فڕی دەرەخوارەوە نیوتن پێشی نیوتن ئەیانگوت ئەوە جنە نیوتن گوتی ئەوە هێزی جاذبەیە هێزی ڕاکێشان کاتێمە هەر ئەوە نییە ئێمە چواردە ورمان هەمووی هێزی نەبینراوە هێزی ڕاکێشانی موگناتیسی هێزی ڕاکێشانی موگناتیسی هەر هێزە نەبینراوە کەواتە قورئان ناتوانانی ئینکاری جن بکەیت قورئان دەڵێ جن هەیە قورئان دەڵێ جن هەیە کەواتە خوددا دەڵێ جن هەیە هەیە بۆچی هەیە ئیشی چییە خوددا خۆن دروستی نەکردو بۆ جایەتی ئێمە خوددا دەڵێ دروستم کردووە ئەویش وەزیفەی هەیە ئێستا چۆن وەزیفەی مەلائیکە لە قورئانە نزیکەی چواردە وەزیفەی مەلائیکە دۆزیتەوە ئەمە وەزیفەی خۆیان هەیە و کاری خۆیان هەیە و خزمەتی مرۆڤایەتیەکەن جامە بەستم ئەوە بوو تفکیری عەرەبی دایما بەرەو خەوف و بەرەو بوعدی قووەت پێی خۆشترە نە بوعدی تەسامح و بوعدی ئاشتی بۆیە خوا دەربارەی مشریکەکانی عەرەبی قوڕیش ئەفەرمێ وجعلوا الملائكة الذين هم عباد الرحمن إناثا عەرەب دەیگورد مەلائیکە کچن قسەی قورئانە خوا دەڵێ عەرەبی جاهیلی دەیانگوت مەلائیکە کچن مادام کچن بێهێزن هیچمان بۆ ناکەن جن خەتەرە لە جن دەترسی ئەمە تەفکیری بەداوەتە تێکەڵ بە تەفسیرەکانی قورئان دەبێت پێغەم بۆیەک لە قورئاندا خوددا دەڵێ کە بە خەڵک دەڵێن مەجنون یعنی نەبە معنە شێت کورد دەڵێ شێت یعنی بمعنە کەڵێن ئەوە مەجنونە یعنی جنی تێچووە پێغەمبەر کە قسەیەکی جیاواز دەکات دەیانگوت دە قورئان دەڵێت چ بە پێغەمبەر دەڵێن وەقالوا معلم مەجنون دەیانگوت فێرکراوێکە جن فێری کردووە یا پێغەمبەر ئاەتی بۆ دەخوێنەوە دەیانگوت شاعر مەجنون جاهیلیەتی عەرەبی دەیگوت ئەزانی شاعر مانای چییە شاعر جن شعری بۆ دێنێ پێغەمبەری جن بۆی هێناوە لەبەرەوە هەموو ئەمانە پێی دەڵێ کە ینی کورتی کەیتەوە جن مانای شتی نەبینراو جن لە قورئاندا یعنی مەخلوقێک خوددا دروستی کردووە وەزیفەی تایبەتی خۆی هەیە هیچ پەیوەندیەکی بە ئینسانەوە نیە دەسێتات خۆش مامۆستا بەڕێز وەک هەر جار مەدوێتە بچینێت ناوا شار و شارۆچکێنی کوردستانیدا ئۆ گوێبیستی ئانکۆبینەرێن وان بەڕێزانە بین کە چاوا سەرنجێن خۆ ئاراستەی مەکردنە سەبارەت هەبوونا جنا و ئەف پرسیارین هەفکارین مە ئاراستەیوان کردین بفەرمون وا پێی ببینەر رأي من أسوأكو بجنجين يا بزمان ما كرديد بجنيز ما تشيتر يعني ما باشتر أسبي بارد ما رنگ الدنيا كا قال كا كevin دا هنده خلق قبل ما بيش كفتي تربن بهنده بيجي الماتشيتر يا حتى بزمان فارسي بيجي از ما بهترون يعني ما باشتر بلا أس بيرو باورت من داد وی سردمه نوکا که همجین من هد باوری وی چنده دانی زن هیچ اول چینیه اساس چینیه زن بشره بشر كتسع شدايات بر خمسي او بشريه كدرت زنا بس زنيه بخو وجودان وهاي بس من بخو نديتينا وبس من خلق ويدي التلفزيون مديتينا يوتيوب مديتينا كخلق وقت جنا استناف لشوان كاتسليدين بالفعل ازليه ترسميش بحقيقه زن واقعه كوجودي هي القران بيروز باسي كرديا و دبي همو انسانك او واقعه بيسلمينتن وزن واقعك بلام خلقك يا برواي بزنيه زن هيا بس بوشي هيا كابراكي دوردين بيت نوێژانەکەت لە خوای دوور بیت جن بۆ ئەو نەوە کەسانە هەیە نەخۆ جن کابراکی بسلمان و کابراکی بەدین بیت جن ناشتەکەنەوە بخو مبخو يعني افتشتي بملو بينوف مدو بس يو جنو مبخو شو قناعة بيني شكو نوكا عندك قناعته بهاي يعني جن دبجن جنيتين وزوجيتين دجن لك شيخ وملو مبخو شو قناعة بو جنونية خاصة في سرتمي بيشكفتي تبان برخوب كنا يعني أبي تشتنو كي بيشكفتي هاي يعني بتبان ديبو تشتوناتشي أف موضوع الجنة راستي أصل ترسم هو أصل نظام كحنش يانا أبخو بجنة هين وتشتكت القرآن دهاتي كوي هاي بس حتى مبخو نديتني يعني بس قالك جارة مرة دبينيت بيجن فلان كسي جنة شانت لشيدا أنا بيج كمان دايت جوتين أف مثلا بابا بيرميت جوتين
جێت تاری ئاوا گەرم نێدارێتن دەستاوە دایەتەن هەماما دایەتەن ئان چوری دا بتنێ مرۆڤ هەست پێت کات شتێک مرۆڤی ترسینید. بینەرن بەڕێز سوپاسیاوان بەڕێزانەت کەین کە بەشدار بوون دیگەلمە ڕاو سەرنجێن خۆز ئاراستەی مەکردن دەستێنوان خۆش بن مەدوێتن ڕاستەخۆ بچینە سەر تەوەری مە ئیضافات سەر ئەخفتنین وان بەڕێزانینە چونکی قسەین هەمیات جوان بوون دەستێنوان خۆش بن مامۆستا بەڕێز مەدوێتن ئەم پتر درێژە پێدانێ بدەینە ڤی تەوەریمە بەحث کری کە هەبوونە جنە وەکو بێژنەی کیانێکی نەبینرا و نەبیسراو بەلێت هەمان دەمدا ئەم وەک مرۆڤ یعنی مە هەبوونە هەی بە هەمی ڕەنگەکێ مە هەبوونە هەی هەمی شێوازێکێ ئەری مامۆستا ئەم دێچەوە زانین چ پەیوەندیەک هەیە چ بەستنەکێت ناوبەرە مرۆڤە و ناوبەرە جناندا قورآن تەدەڕوجی تایە بەێ ئەو تەدەڕوجە و ئەو پلەبەندی کە لە قورآن هەیە بیزانی هەموو ئیشکالت بۆ حەلەبێ ئەو تەدەڕوجە چی ئەو تەدەڕوجە ئەوەیە کە مسلمانان بە شێوەیەکی گشتی بەس یەک ئاەت دەزانن لە تەدەڕوج اینجا بۆ بەرنمەکانی داهاتوو ئینشاءڵڵا خوا یار بێ یعنی دە بابەت باز دەکەین لە قورآن هەموو تەدەڕوجات ئەگەر ئەوە مانزانی وەک ئەوەی ترە بێ یعنی هەموو کەس ئێستا یەکێک دێ ئەڵێ من ئەچم خەمر دەخۆم و ئارەق دەخۆمەوە و نوێژش دەکەم تۆ پێی دەڵی بوا دەکەی دەڵێ خوددا دەفەرمێ ولا تقربوا الصلاة وأنتم سكارى من لكاتي نوێژ ناخۆم تۆش دەڵی بۆستە کاکە ئەوە پێی دەڵێن لە قورآن تەدەڕوجە ئەوە مەرحلە دووە مرحلة يك خدا فرمي وإثمهما أكبر من نفعهما مرحلة دو خدا فرمي ولا تقربوا الصلاة وأنتم سكارى مرحلة سي فاجتنبوه مثلا أما تدرجك بديهي همي كالزاني أما دزاني بله من دلم قرآن بريتي لو تدرجة يك بري أوي إنسان دروس بيه وبيشي أوي إنسان دروس بيه أم بونا ورو أم كونو أم أرزا بيشي إما دروس بيه بله بيشي إما أم أرزا دروس بيه وقران كاري بسرهات وتطوري بسرهات وبري إما مخلوقك هبوه بيدا لنجن خدا أو تسلسلك أو هاي خدا القرآن ده دفرمي والجانة خلقناه من قبل من نار السموم كواتب بري أو إنسان دروس كري أرزو بونور جني تدابوه مخلوقي ترى وظيفة كان هبوه كاريان كردوه إيشيان كردوه باشيان كردوه خرابيان كردوه لبر أويك خدا آدم دروس دكا ملائكة يكسر دالي أتجعل فيها من يفسد فيها ويسفك الدماء ونحن نسبح بحمدك أم إنسان شهر شون دزان أم إنسان خوين ريش دبيو كاري خراب دكا چونکە جنیان بینی بەێ پرسیارەکە منطقی مامۆستا ئەگەر جن ئەو کەس بن کە نەهێنە دیتن و نەهێنە بیستن چەوە ئەوان زانیە کە هەندێک کەس هەنە ڤێکاری بکەن ئەمە مەبەستە کەواتە ئەم ڕووداوە کە لە ئەرزا ڕوویداوە مانای وایە لە قۆناغەکانی پێشی ئێمە لە قۆناغەکانی پێشی ئێمە جن مەخلوقێک بووە کاری کردو بینراوە بڵێ ئێمە ئێستا کە ئینسانین سەباسی ئەوەکەم کە خدا فەرمووی ئینی جاعل في الأرض خەلیفە خەلیفە یعنی جێگر بڵێ جێگری چێ جێگری جن تەواو بوو ئیدی ئینسان بوو بە خەلیفە ئەم ئینسانە کە بوو بە خەلیفە ئەم ئینسانە لەم بوونەوەرە مەدای بینینی چەنە ئەو ڕنگانەیەکە پێوترێ ئەلوانی تەیفی شەمسی شەبەنگی خۆر ئێمە تیشکی ژێری سوور نابینین و تیشکی سەر و بنەوشەیی نابینی ئەم بینینەی ئێمە لەم ئاستەی ئێستاکە جا دێمە سەرەوەی کە ئەم جنەکە دروستە بێ و بەم شێوازەی لێدێ بوونەکەی ئەمێنێ لەگەڵ ئینسانە مرحلەی دوو کە ئینسان دروست دەبێت جن کۆتایی پێ نایە بەس وەزیفەی بەڕێوەبردننی بوونەوەر لەو وەرگیرایەوە درایەوە دەستی ئینسان ئەم جنە وەکو مەخلوقێک دەمێنێتەوە بۆ ئەوەی کە یارمەتی دەربێ بۆ ئینسان و پرۆگرامەکان حکمت تێدا چی هاتی نەبەشارتن نازانم کاری خوددای من نازانێت ئەم شتانە پێی دەوترێ لا يسأل عما يفعل يعني وهم يسألون خدا ئەم پرسیارە لە خوددا ناکرێت ئەمە قورئانە چونکە ئەوە دەفەرمێ لە ئەنجامدا ماوەیە کە ئەم جنە لەگەڵ ئینسان دەدەژێ لە مەرحەلەکانی ڕابردوودا خدا جنی تەسخیر کردووە بۆ هەندێک لە پێغەمبەران ئیشیان پێدەکا و دەشیان بینێ ئەوەیە کە باسی ئەڵێن ئەوە نێ باسی بەڵە ڕاستە باسی سولەیمان دێ جن زەرەریشی هەبوو ئەوە نییە زەرەریان لە ئەیوبدا دەڵێ ئەنی مەسەنیە الشەیطان بنصب وعذاب لە شوێنتر ئەنی مەسەنیە الضر ئەبینی کەواتە ئەو ضڕە ئەوی ترە کەواتە بەڵێ زەرەری بووە لە قۆناغێک لە سەردەمی ئەیوبە زیانی پێگەیاندووە ڕاستە دێتە سەردەمی سولەیمان سەلامی خوای لەسەر بەکاری هێناون ئەو تا سولەیمان جنی بەکاری هێناوە وحشر لسولەیمان جنوده هەموو ئەمانە لە بەردەستی بوونە خدا دەفەرمێ ومن الجن من يعمل بين يديه ئەویش هەروایە اینجا جن غەیبی نەزانیوە وەکو مرۆڤش غەیب نازانێ جنش غەیب نازانێ
فلما خر تبينت الجن أن لو كانوا يعلمون الغيب ما لبثوا في العذاب المهين أو بك نيانزاني أو قال عفريت من الجن أنا آتيك به قبل أن تقوم من مقامك أو تأيشان بويكردو كاريان بويكردو أبي بين أم قناغ أما آية لدواي سليمان ما نخير ببلغي چی ببلغي أوي كسليمان خوي داوادك لخدا هب لي ملكا لا ينبغي لأحد من العالمين لا ينبغي لأحد من بعدي لا ينبغي لأحد دبي أو قرآن خونيتو سليمان قلت خدايا أم ملكي كبب أما طبعا خليك برسردك آية ولا حسودية ويقولونها بيغمبرة أما ماندوبونا كتو عالمي كتير دو عالم بيك وبري وبري بويا فرموي هب لي ملكا لا ينبغي لأحد من بعدي إن جادينا مرحلة كتير لسردمي بيغمبر درودي خواي لسر وردوت رولي جن كالا بيتو تا كوتاي بيدي تسلسلك قرآن استواعي كي كوتاي بيدي أجيت سورة جن كأجيت سورة جن باب زين جن كان خوان شيالين إما نازاني تشيان كتوا خدا بو من دجيرته ولا سورة جن بزانين جن تشي دالي جن الله وأنه كان رجال من الإنس يعوذون برجال من الجن فزادوهم رهقا ماندوبون زمان يكبو كان وأنه كان زانا لسردمي بيغمبر درودي خوي لسر حتى فتريك إيدي كوكوتايكي بيدي بس سورة جن كخدا سورة جن أن يريبو بيغمبر درودي خوي لسر جن بزماني ماضي قصدا كان دالين وأنه كان لرابردودا بيوانيكي زور إيمان بكارده هنا بو أوي كوا إيشو كاريان بو بكينو أم بيوانديش أواني زياتر ماندو کرد اینجا جن چی دەڵێ جارێکی لە سوورەتی جنە ئەڵێ وأنا لمسنا السماء جاران لە سەردەمی سولەیمان و دوای ئەوان و حتا فترێک لە سەردەمی پێغەمبەر دوودی خوای لەسەر جن سەردەکەوتن بۆ ئاسمان جویان لە مەلائیکە دەگرت وحی خوددایان نەهێنا ئیزافاتی درۆیان نەخستە سەری ئەیان هێنا بۆ هەندێک لە ئینسانەکان ئێستا جن چی دەڵێ لە سوورەتی جن ئەڵێ وأنا لمسنا السماء ئەمجا کە چوینە ئاسمان و چوين أم إيشاء أنجام بدين فوجدناها ملئت حرسا شديدا وشهبا هم يبو بنيازك أو دورة نما إيدي إما أو ما نما إيدي هيش هوالك للا إما كز داوانك نما دو سي جاري كتير أم أسمانة چي بو جاران أما بو يكتري قصدكن خدا بو من دجيرته ولا قرآن ده لسورة جن وأنا كنا عربي دزاني باش يعني جاران وأنا كنا نقعد منها مقاعد للسمع جاران لأسمان كان دادا نشتين وكو شونيك فمن يستمع الآن يعني لو كاتيك أم آية أم سورة دي فمن يستمع الآن يجد له شهابا رصدا إيدي أو يجو بقري توشي أم شهابي رصدا مستبرس أف تدرج جنوبية أما جي بيدتن قلك يا جرينجا دريجة بيداني بيدي بلام بشتي في ناف بريكر درفتها بيتن دي سباس داروين بينارين برس پشتی نافبرکا کرد دهی نف خدمت آوین رسد. بله بینرین خوشتوی دوباره سلاف وبن. مامستی برس پیشی و نافبره بحثا و پلبندی کر اوا رول و دور اجنا چه بویل سردمی خو چه ارک بهات یسپاردنو و چه کریو چند قناغ دابورینو ام دی نها پتر گرینگی دینا وان قناغ وان وی پلبندی مامستای اماجا پیکر مامستای بفرموی که درجه پیدانه بدینه وان بله وتمان پلبندی لقرآن دا بو هر بابتك هي بله بابتي جن لقرآن دا يكم خدا بيقولين بري او امروف دروس كم والجان خلقناهم من قبله بله جن دروس كرد او جا لدواي او مروفي دروس كرد ام جا لقل مروفا جن مروف بيكو مشاركه ام بريو بردني بونا وريان كردو بيونديان لقل يقدا هبوا إن جاب جن تواني وتيزيان بإنسان بقيني أو يكخوال القرآن ده فرمي يتخبطه الشيطان من المس أو قنا غنبوه لو قنا غنت تواني وأنا زيان بقينن تواني وش أنا السود بقين بوي لسردم سليمان شجاري كتير بكاريان ديري والله سليمان خطيك سوري ده هنا هب لي ملكا لا ينبغي لأحد من بعدي إدي أما خدايا لدواي منه أبيك وتعي به بوي بيغمبر لسردمي خوي دا قلتي أجر دعاكي سليمان نبوايا منش أم تواني تحكم بجنبكم والله نايكم چونکە ئەوە سولەیمان ئەو داوای کرد و خودداش داواکەی ئەوی قبول کرد سوورەتی جنی خوا بۆ پێغەمبەر درودی خوای لەسەر کۆتایی پێێنا جنەکان لە سوورەتی جنە گوتیان ئێمە وأنا لمسنا السماء فوجدناها ملئت حرسا شديدا وشهوبا قلتيان وأنا كنا نقعد منها مقاعد للسمع فمن يستمع الآن يجد له شهابا رصدا أم كارا
جن هیچ نازانێ و ئەننا لا نەدریم هەر قسەی ئەوانەکەین خدا بۆمانە جێڕێتەوە خدا لە جنەکان گوتیان کە ئیدی ئێمە ڕۆڵمان نەما و سفر بووینەوە حەقمان نییە و ئیشی خۆمانەکەین و پەیوەندی ئێمە و ئینسان بچڕا ئیدی چییە؟ وأنا لا ندري أشر أريد بمن في الأرض أم أراد بهم ربهم رشدا أما زيانك لمروفاتي أكويك إيميلي درخستو ودسي إيميل لسن مروف نما يان أمر رشدو إدي بيجيشتنا أمر رشد راستك بيجيشتنا إدي إنسان بيجيشت خوي بونوري خوي بري وأبا وحقي بسر عالمي جنونية أم عالمي غيبة خداي قورة فرمي عالم الغيب فلا يظهر على غيبه أحدا خدا غيبي خوي بكزنا ده إلا من ارتضى من رسول فإنه يسلك بتاعنا إلا من ارتضى من رسول جن رسوله لا كواتا جن هيج غيبي كينيا كواتا بمشي وازب بودر كبيه آخر شت أدواء أمواتين بو سورتي شي معوذتين بله كواتا أم جنة لسروي أم أرزا لروي دروني يك دوري ماوا بچه لروي دروني ووسوسة بو أما دروسك وسوسة أويك كوتاي قرآن سورة ناس قل أعوذ برب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس وسواس خناس يعني وسواسي ترسنك يعني كتو لاوازة بأفكاري خرابي بونيري كتو بهيزة بأفكار ناتواني كاريغري كوتا جن يكد صلاتي يعني مبلم يك زيانك أتواني أفكاري خرابت باتي هموش معنا زانين إنسان كداني شيء أفكاري باشي بودي وأفكاري خرابي شي بودي بيرو بوشوني باشو خرابي بودي كواتا بم تسلسل لسورة بقرة تا أجيت ناوراس وأنبياء وسورة الجن تسلسل تا أجيت والناس بودرك استئماء بەڵام نەتیجەی دەما مستەف وەسوەسە ئەجنەب و مەدروست کەن دەرئەنجام داد واقعدا کاریگەریە خو نابیتن إيه باش إنسيش خدا دفرمي من الجنة والناس بله خو إنسيش دي بيتر الله نزير أو فلان كز رقيلته أو فلان واي أو فلان واي إجو بو بقصيدكي برسيارك الليري كواتا همومان خدا دفرمي شياطين الإنس والجن بله يوحي إنسانيش هي شيطانه أبيني خدا ودر ما بس تمام مستفدي حالتي دو درجه فنابي تبو أو كسد بجنم مشعوذ نا ألين إما أو قصك كواتا استوالي هاد هر همومان يك ريقه هي لبردمي هي زنادياركاني بونا ورده بله بيرو بوچوني خرب شاني إماش بقصيناك آخر أي بو أما كراوة ليبلوكم أيكم أحسن عملا بله تو بوچي تو ما مستاي بوچي هند جاب برسياري غامز نوعك بو طلبة كان هنيتو ورقد ليانية تو زيركي أوان تاقي كيتو كواتا إما مادام لناو تاقي كرنوي داين جن بس وسوسي بيماو حيشي دي كيني كواتا ما مستيبرس بشتي أم الفان قوناغا وفي بلبنديا أجنا درباز بوينو جيش نوي چندي كاري أجنا ويغافكي تني وسوسي أو أجني جانب الشري هالبجارتي بلي دابين سروي چندي ما مستعد شوا خرافات وخيال تيكلي بابت جنابينا ليرا زور گرنگا چونك مروفايتي وكو منال واي بله مرۆڤایەتی وەکو مناڵ وایە خدای گەورە دەستی پێوە بۆ تا گەیاندوێتی ئەم ئاستە تا گەیاندی ئەم ئاستە قەد تەبەیەنە الرشد من الغی بله جنیش لەسەر زمانی خۆیان و خدا دەفەرمێ ئەم ئەرادە بهم ربهم رەشەدا ئیدی ئینسان پێگەیشت نیشانەی پێگەیشتنی ئینسان ئەوەیە کە ئیدەی خدا پێغەمبەری دیکە نانێرێ 1400 ساڵە پێغەمبەر نەهاتووە و ناشێت تازە تا ڕۆژی قیامەت ئەوە چییە خدا پێمان دەڵێ ئێوە پێگەیشتن تێگەیشتن پەیامێکتان لە بەردەستدا ئیدی بیرکەنەوە لەو پەیامەت تێبگەن کەواتە خدا پێمان دەڵێ ئێوە پێگەیشتون خەڵکی خراپ پێمان دەڵێ نەوەڵا ئێوە جنۆکە و نازانم چی و شەیتان دەستی لێوە شاندون ئەوە قۆناغێک بۆ لە قورئاندا باسی دەکا ڕۆی و چوو بەڵام نەتەوەکان لەگەڵ خۆیاندا ئەم شتانیان هێناوە بۆیە پێغەمبەرەکانش هەندێک جار بە زمانی ئەوان قسە دەکەن لەو قۆناغدا نمونەیەک پێ بڵێم جاحظ هەیە جاحظی عەرەب ینی عەفوەن کتێبێکیە بە ناوی الحەیوان ینی لەوێدا کە قسە دەکا دەڵێ عەرەب عادەتی وابوو هەر بینایەکی جوانی ببینایە ئەیگوت ئەمە بەشەر دروستی نەکردو ئەمە جن دروستی کرد یعنی یەکسەری دایە پاڵی جن ئەڵێ یعنی کاتێکە یەکێک زۆر زیرەک بواە ئەنگوت ئەمە زیرەکەی خۆی نییە بە جن فێری کردووە پێیان دەگوت عەبقەری عەبقەری چییە گوندێکە دورگەیەکە پێوتری عەبقەر عەبقەریش هەمووی جنی لێ ئەمانە فێریان کردووە عەبقەری جواب بزانم ئینگلیز لە ئێمە فێر بوو ئینگلیز ئێستا لە جاتی بەیەکێ بڵێ عەبقەری ئەڵێ جینیەس جینیەسەکو بڵێ ینی لە خۆمەوە ئاڵێم جینیەس نزیکە لە جنەوە وەک بڵێ یعنی ئەمە لەوانەوە وەرگیرابێ وەکو چۆن ئەساسینەیشتیان لە عەرەب وەرگرت بۆ حەشاشینیان کرد بە ئەساسینێشن عەرەب کاتێککە ئەچووە وادیەکەوە چۆڵ بوو هاوارێ کرد عەرەبەکە ئەیگوت ئینا نەعوذ بسەیدی هذا الوادی جنێک هەیە خاوەنی ئەم شوێنە چۆڵەیە
ئەوە ئێمە خۆماندایە پەنای تۆ دەستمان لێ نەوەشێنی ئەمە هەمووی کەلتورە ئەمە هەمووی کەلتورە تێکەڵی کتێب دەبێ دێتە تەفسیری قورئان و فەرموودە پشتی ئەم هەموو میلەتانە ئەشکێنێ و ئاوە لێ دێ بڕوانە جارێکی تر شتی تریان گوتووە یعنی لەوە خراپتریان گوتووە گوتویانە جن و ئینس زەواج دەکەن آخر خدا فەرمی من مارج من نار ئەوم لە ئاگر دروست کردووە ئەمیان من طین لە قوڕ ئەمە دوشتی جیاوازن خدا لە قورئانە فەرمووی خەلق لەکم من ئەنفوسیکم ئەزواجە خدا فەرمووی تەنها خۆتان لە خۆتان هاوژین و هاوسەرتان ئەجنۆ تەناسل و زێدەبوون نییە بۆ خۆیان هەیەە جیهانی خۆیان نە لەگەڵ ئێمە چونکە بزانە چکارە ساتێک ڕوئەدا ئەگەر ئەم دەجالانە بڵێن مەکاتی خۆی عەرەب لە جەزیرە ئەمەشان دروست کرد کچێکیان حامیلا کرد بڵێ ئەیان گوتەمە چی وای لێ کرد ئەکوژری ئەگە بڵێ منوام لێ کردو ئەوڵا جن لەگەڵی خەوتووە جا تۆ وەرە ئەمە چارە سەرکە ئەبینی چڕاکردنێکە ئەو سەردەمە نەیانەزانی ئێستا هەر کەس بڵێ ئەوە جن لەگەڵی نووسووە ئەڵێن وەرە بە فەحسی DNA بۆ ئەو جەنینە بکەین بزانین ئەو جەنینە هی تۆیە یان نەبرادەر تۆ فێڵ باز جا بەبەستم چی بوو بەبەستم ئەمانە هەمووی کەلتوری گەلانە تێکەڵ بۆ هاتووە لەگەڵ ئەم بابەتە ئەڵێ ئەوەنە قورئان لە ربنا استمتع بعضنا ببعض ئەوە باسی ئیستیمتاع نییە یعنی یەکسەر ئیستیمتاع بنەوە بۆ جنس تەفسیری عەرەبی بۆ ئیستەمتع بعضنا ببعض کە لە قورئانەوە دەوەیەک دەگرنەوە دەڵێن جن وای گوتووە دەڵێ کەواتە ئیستیمتاع بۆ چونکە عەرەب گوتوێتی زەواج بۆ ئیستیمتاع خدا دەڵێن نا ابن عباس تەفسیری قورئان دەڵێن نا دەڵێ ئەمە باسی چی ئیستەمتع بعضنا ببعض انتفاع سوودمان لە یەکتر بینی کارمان بۆ یەکتر کرد لە قۆناغی لە قۆناغەکانە لەبەرەوە ئەجنا تۆ بڵێ مەتاع و ئیستیمتاع یعنی ببیتەوە بۆ مەسائلی جنسی وانە یعنی تۆ باسی هینەکەی خدا لە قورئاندا دەفەرمێ دەربارەی فمن تمتع بالعمرة إلى الحج حج تمتع ئایا و تەمەتوع معنای جنسە بەڵێ وانە ئەوە انتفاع سوود لەوە وەردەگری لە عمرەکە و حەجەکەشی لەگەڵدا دەکەی اینجاڵێ استكثرتم من الإنس على استكثرتم بمعنى أضللتم ابن عباس وعدله كواتا أمانة همو تفسير القرآن لسردمي الرسالة لسردمي بيغمبر درودي خواهي لسر عرب هرشتيك زياني بإنسان بقيان دايا ونيبينيايا يقول أو جنة بويا مثلا لسردمي عربية أبو داود بومان دي جريته ولو شتانا دله يعني عرب وتوتي طاعون شي رشانوا نخوشين رشانوا وكوليرا استا علاجك ليه لسردمي أنا الطاعون والرماح الجن طاعون و نەخۆشی ڕشانەوە کە بە هەزارەها خەڵکی کوشتەوە توانە ئەوە ڕمێکە بە دەستی جنەوەی لێمانەدا ئەو کەی وایە اینجا مەسەلەن وتوانە جەنین لە سکی دایکی وتوانەوە جنۆکەیە مەسەلەن مەقبور کەسێ ناخێتە قەبرەوە ئەیبینی ئیتر نایبینیتەوە بە کەسی نێو قەبریان گوتووە جن ئەوە چونکە نابینی بە دوو پشکیان گوتووە جن بە ماریان گوتووە جن چونکە هەموو ئەمانە لە شەوا دەرەچن حیوانی شەوگەرمان هەیە حیوانمان هەیە بە شەو دەگەڕێ بە شەو دەگەڕێ بۆیە پێغەمبەریش بە زمانی ئەوان زۆری پێگوتون گوتوێتی پێیان لە شەوا گسک مەدەن وەختی ئینتیشاری جنە یعنی لە شەوا حەشەراتەکان بڵاو دەبنەوە لەبەرەوە گسک مەدەن لەو کاتێ پێغەمبەر پێی فەرموون مەسەلەن نەهی لێ کردووە لە کاتی نوێژە چاو مەنوقێنن شەوە مەغریبە و عیشایە تاریکە چاوەنوقێنی حەشەرات بە بەردەمیە دێ زیانی پێگەێنێ وەک ئێستا نییە گڵۆپەیە کەواتە زۆرێک لەو فەرمودانە کە شەرح دەکرێ ئەڵێ میز مەکەنە کوونەکانەوە ئەو مەساکینی جنە مەساکینی حەشەراتە یعنی پێغەمبەر بە زمانی ئەوان بۆ ئەوەی تێبگەن بە بەشێکی زۆر لە حەشەرات ئەو کاتە وتوانە ئەوانە ئەو شتانە جنە لەبەرەوە ئەمە هەمووی دەبێت ڕاست کرێت دەستێتت خوشمەوسێ بڕێز سەبارەت ئەوان وەکو بێژنەوان وێزگێتە ئاماژە پێدای کە پێغەمبەر سەڵاف سەر بن بەحساوان مژارانەی کردیە و تەویلەکە دیکەم شین تەفسیر بکەین و شێوازێکی جان بەڵام تەمان دەمدە مامۆستا ڕیوات هەنە کە پێغەمبەر سەڵاف سەر بن خۆ یە تووشی ئەجنا بووی و ئەجنا تەسیریا لێ کردی بەلێ پشتی ڤێناڤبرێدێ یانکو پشتی گۆبیستی وان بەڕێزانە بین کە شار و شارۆچکەن کوردستانی وانژی ڕائیا خود دەربەریە سەبارەت ئەو پرسیار هاتی ئاڕاستەکردن بەفەرمون با پێک بینەر بین و پشتینگی پتر گەنگەشە دەینەوەی بابەتی بەڕای من هەموو مرۆڤێ خاوەنی ڕۆحیانەتێکی خۆیەتی کە ئەتوانێت بە تەواوی کۆنتترۆلی ئەوە بکە بەڵام جن ڕۆحێکی لە جەستی خۆت بە دەرترە کە یەت و ئەتوانێت کۆنتترۆلی تۆ بکە واتە ئەتوانی بڵێ جنبوونی هەیە بەس ناتوانانی بە تەواوی خۆتی ڕادەستکەی ئەبێت تۆ ئیرادی تۆ ئەوە بەهێز بێ چونکە ئەگەر ینی بیریشی لێ بکەیتەوانێ وەکو مسلمانێکی تەواو ئەبێ بڕوا بۆ بکەیت کە لە قورئانی پیرۆزی شاباس لەوە کراوە کە بوونی هەیە بەڵام تۆ بێ ئەوە بەهێزبی کە زاڵبی بەسەریا و نەهێڵی کە
ینی بەتەواتی داگیرە بکە خی گەورە ئەوەی بۆ ڕوون کردوونەتەوانێت کە شتەکان هەیە بوونی هەیە بەڵام ئەو هێزەشی پێبەخشیوین کە تۆ خۆتی ڕادە زوو تەسلیم نەبیت و خۆتی ڕادەز نەکەی ئەو کارەکەی ترسە ئەو شخصێک کە دەیترسێنی بەجنی تێدەگاتن ئەمیش باوەڕم پێی نییە کە جن هەبی ئەوەی کە زوو باو باپیرمان ئەیگەڕنەوە ئەڵێ هەبووە بەس ئێمە عەسی مجتەمەعی ئەمڕۆی ئێمە هیچمان نەدیوە بەس هەمووی تبووە بە شتێک کە هەندێک کەس تیجارەتی پێوەکە هەندێک ئەوانەی کە ئیشی نیشتە و شتە و ئەم بابەتان ناکەن چونەتە ناو مجتەمەعێکەوە بزات احترامان ڕێزمەیە بۆ ئافرەتەکانیان زیاتر بەوانەوە مەژغول کردووە ئەینا ئێمە هیچمان نەدیوە بەس بە پێی ئەوەی کە لە قورئان و ئەم نوعشتانە هەیە ئاەتێک لەسەر جن هەیە بەڵێ بە پێی ئاەت هەیە ئەتوانی تۆ ڕەدی فعلی بەرامبەر بە جنۆکە لەو بەقەوەتر هەیە ئەتوانی تێگەی ئاەتی خۆت خوێنی هیچ تەسیرێت تێناگات بینەرن خوشتەوی دووبارە سڵاف وەبن گەلوەداینە بوو پتر دەرەجە پێدان دوور وی بابەتێ مە بەحسکردی جن و مرۆڤ مە بەحسا وان قۆناغا کرد ئەوێ جن تێڕابورین و دەورێوان چ بوویە و کەنگی دەورێوا دوماهی هاتیە و مە بەحسا وان خوڕافیاتا کرد ئەوێت هاتینەت ناڤاوێ مژارێدا و هەندێک جار بازرگانی و تاوانجی هێنە ئەنجامدان سەبارەت بێ چەندێ مامۆستای بەڕێز ئەم هەر جار بەحسا شکوویە عەقلی ئینسانی دکەین ئەم بژنێ ئینسان مەخلوقەکە ئافرینەرێکی خودەیە جداد گەل هەمی مەخلوقاتی دی ئەب هەبوونە ئەوی عەقلەی ئایا مامۆستا ئەم دی چەوە شین ئەت ناڤە وان هەمی خوڕافیاتاندا شکوویە ڤی عەقلەی و ڤی زانستەی بزەڤڕینەوەت زات ناو vê mijarê de خدا خدا و قورئانی خدا بۆمانی ڕوون کردوێتەوە کە لە ڕاستیدا چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکەین کۆتایی هێنانی قورئان بە سوورەتی ناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس من الجنة والناس واتە ئینس و جن خراپەکانیان ئەتوان بەس فکری خراپ مامدنێ ئێمەش ئیشمان ئەوەیە کە بە قسەیان نەکەین و بە دوای قسەی خراپە ناچین ئەمە هەموو دنیا دەزانێ ئینسان ئەفکاری بۆ دێ باشی بۆ دێ و خراپیشی بۆ دێ مەسئولیەتی ئێمە و ئەرکی ئێمە ئەو بکەین کەواتە خوددا کۆتایی هێنا بەم بابەتە بە سوورەتی ناس گوتی ئەمە کۆتایەکەیەتی لەمە زیاتر هیچ دەسەڵاتێکی بەسەر ئێوەوە نییە ئەگەر دەسەڵاتی بەسەر ئێمەوە هەبێ دەبێت زۆر یاساکانی کەون بگۆڕین ئێستا من زیان بە تۆ دەگەین تۆ دەچی لە پۆلیس شکاتم لێ دەکەی پۆلیس من بانگ دەکات دەڵێ ئەو برادرە بۆ زیانت پێگەیاندووە ئەڵێم چیم لێ کردووە دەڵێ پاڵت پێوە ناوە زەرر لێداوە خستە بیرێکەوە ئاوات لێکرد ئاوا لێکرد ئاوا لێکردوانە دەی بە ئەم کەسانەی ئەڵەن جن وای لە ئێمە کردووە وانە بەێ جن شێتی کردین جن وای لێ کردین ئەمەمان کرد ئەمەمان کرد با بچن لە مەخفەر شکاتی لێ بکەن پۆلیس جنی بۆ گیرێ ئەمە شتەکان تێکەچێ ئەبینی بەڵام بەهانەوەن ئەوە مامۆستا بژنی حاڵەتێکی دەرونیە کەسێکی شارەزای دەرونی بێت چەندی چارەسەر ئێتە بۆ ناچون بۆ دەرونی ئەوە قسەکەی منە کەواتە دووەم ئەوەیە کە لە ڕاستیدا ئەم نەخۆشیانەی ئێستا زانست دۆزیەوێتێ و ئەمە نەخۆشی ئینفیسامی شخصیە و ئیزدیواجی شخصیەتە چەوە ئینسان پێی دەبێت بە دوو شخصیت ئینسان لە یەک کاتە بە سێ زمان ئەتوانێت قسە بکە لە یەک کاتدا ئەتوانێت بە سێ جۆر بەبێ ئیرادەی خۆی ئیرادی نەخۆشیە ئەمە پێوترێن نەخۆشی لە ڕووی دەرونی ئێستا ئەوانەی پسپۆڕن لێم پرسیون ئەوانەی دکتۆران لە بواری علم النفسە هەیە دەڵێن ئەمە نەخۆشیە پێوتێ ئینفیسامی شخصیە بە عەرەبی پێی دەگوترێ ئیزدیواجی شخصیە دەبڵ شخصیەتی هەیە ئەمە لە ئەوروپا چۆن چارەسەری دەکەن دانیشن لەگەڵی چارەسەری دوور و درێژی لەگەڵەکەن ئێمە چونکە ئەوەمان نییە تا ڕادەیەک نیمان ئەتوانم بڵێم خەڵک پەنا بۆ ئەو شوێنانە دەبە نمونەی سێم ئەرە پێغەمبەر کاری وای بۆ نەکردووە حەدیثی صحیح ئەو ژنە ئەڵێ من سەرعم هەیە دێ بۆ لای پێغەمبەر بەێ بۆ ئەوەی علم نەگەشتۆتە ئەو سەردەمە پێغەمبەر چۆن قبوڵەکە ژنێک بە دەستی جنۆکە وای لێ هاتبێ پێغەمبەریش ئیهمالی بکە ئەڵێ یا ڕەسوڵان من سەرعم هەیە سەرع نەخۆشیە لەو سەردەمە عیلاجی نەبووە بەێ ئەڵێ لەسەر حاڵەتی خۆت بە ئەمێنیت و دوعات بۆ بکەم خدا بە بەهەشت شادکە یان دوعات بۆ ئەەکەم چاک بیتەوە بەس بەهشتت گۆڵێ ینی زمانی بەهشتت بۆ نەکەم ئەڵێ نا دوعام بۆ بکە تەحملی ئەم نەخۆشیە بکەم و زمانی بەهشتم بۆ بکە بزانە ئەمەمانەی چەم حەدیثە صحیحە مانای وایە پێغەمبەر درودی خوای لەسەر لە ڕووی زانستەوە زانست نەگەشتۆتە چارەسەری ئەوە بۆی خۆی لێ نادە بەڵام دوعای بۆکە کە لەسەر ئەم حاڵەتە بتوانێت سەبر بگرێ اینجا حەدیثی ترەیە علەمای حەدیث لێم بیستون ئەڵێن زەعیفە ئەڵێن پێغەمبەر کەسێکی بان کرد بێ بڵێ ئوخرج عەدو والله ئەمانە ئەڵێن هەمووی ئەحادیثی زەعیفە یا ئەڵێن پێغەمبەر دوودی خوای لەسەر پیاوێکی بان کرد بێ فلان و فلان وەرن ئەوە سەفێ خێزان مەوتێتی یا ڕەسوڵڵا خۆ مەشک لە تۆ ناکەین
توتنا إن الإنسان يجري إن الشيطان يجري في الإنسان مجرى الدم خواله پیغمبر نيفرمو الشيطان لنا خوێنتانە دی ئۆڕە بابش ئەم فەرمودەیە بابشم بۆ لای ئیمامی نەوەوی ئەرە لە ئیمامی نەوەوی باشتر دەستەکەوێت شەرحی ئەم فەرمودەیەت بۆ بکە ئەڵێ پێغەمبەر درودی خوای لەسەر کە ئەفەرمێ ئین الشەیطان یەجری مەجرى ئەمە قسەی ئیمامی نەوەویە لە شەرحی صحیحی مسلم لەسەر ئەم فەرمودەیە ئەڵێ ئەمە ئیمامی نەوەوی ئەڵێ ئەمە ئیستیعارەیە ئیستیعارە یعنی چی لای خۆمانەیە ئەڵێ فڵانە کەس خیانەت لە خوێنیایەتی خۆ خیانەت شتێک نییە ناو خوێنی بڕوە یعنی زۆر ئەیکا يعني زۆر ئەنجامی دەدا يعني ئینسان ئەمە طبیعەتێتی یا ئەڵەن پێغەمبەر پیاوێک کاتۆ ناوی عوسمانی کوڕی عاص بۆ توێتی من پێغەمبەر فێنوتی ئیمامەتی قەومەکەی خۆت کە وانە ئەڵێ نەوتێتی وەڵام من جنم تیا پێغەمبەر دوعای بۆ بکرێت جنەکەی دەرچێ تا بتوانێت ئیمامەت کە ئیمامی نەوەوی شەرحی ئەم فەرمودەیەشمان بووەکە ئەڵێ ئەو عوسمانی کوڕی عاسا جنوشتیتیانە بۆ باسی جن هەر نەبووە ئەڵێ ئەو عوسمانی کوڕی عاسا چی بووە ئەڵێ وەسوەسەی هەبوو نییە زۆر کەسی ساڵە دەجارڵێ الله ئەکبەر الله ئەکبەر و هەر نازانێ چۆن ینی دایبەستێ نوێژەکەی ئەو جامەبەستم چی بوو کەواتە لە وەسوەسە زیاتر هیچ نییە ئەمە نەخۆشی دەرونیە ئەبێ بچی بۆ لای نەخۆشی دەرونی ئینسان لە جن گەورەترە ئەو شوێنەی کە جن و ئینسان و تەیر و هەموو ئاژەڵ و حیوانات لە بەردەمی سولەیمان کۆبووەتەوە وحشر لسولەیمانە جنود من الإنس والجن والطير هەمووی فهم يوزعون ئەلەوەیە جنەکە ئەڵێ أنا آتيك به قبل أن تقوم من مقامك أو جن عليه وقال عفريت من الجن قوري جن كان لمن لفتريك زمني بيش أو هستي بوتينم وقال الذي عنده علم من الكتاب أو علم كتابي هبو وتي أنا آتيك به قبل أن يرتد إليك طرفك زعناني تفسير بخيانه ألين أما شيء ألين أما جنية ألين أما إنسان بولوي أما إنسانك كعلم كتابي هي لجن مهم ترى إنجا حيف إنسان خوي أو بشوكاته لا بابچینەوە قیامەت وا بزانین ئێستا قیامەتە بەێ ئەگەر زۆر کورتیژی زۆر بە کورتی وا بزانین ئێستا قیامەتە خدا ئینس و جنی ڕاگرتووە خەڵکێک ئەڵێ خدایە من جنم تێچوو بۆیە وام کرد با بزانین زەعیمی جنچی ئەڵێ لە حزوری خوددادا خدا بۆمان دەژێڕێتەوە ئەڵێ پێیان دەڵێ وما كان لي عليكم من سلطان من هیچ دەسەڵاتێکم بەسەرتانەوە نەبوو درۆ بوو ئێوەتان گوت جنمان تێچووە دوو فلا تلوموني ولوموا أنفسكم لومي من مكان لومي خوتان بكن أبيني إني كفرت بما أشركتموني به من قبل أو دام بيداني شيطان برا كواتا أمام أو من الرصيدة بو أسلمينك أمشت أصل أساسينية أمر راكردنا لا بربرسيادي والله ما مصيبرس يعني أجر چند بكرتن بكورتيجي بيتن شوكا من دلنيا مستو برسيارة لميشكي همو بينر دايا أنكو زور بينر لو واقع دام بيني قرت فيديو هنا حالتات هيتا كرن تو نخوشك تو كسيك بيني إن جابو برسيار ناكي بري أرى خير هركشي جوان أويلي دي بۆ بەس ژن قەدیمیش دەباسی سحری شەکەین هەریان گوت ژن کەسی هەیە کورە دەچێ بیت یعنی کەسی هەیە سەقەتە دەچێ بیت ئەبەدەن نەماندیوە چاومم پێ نەکرد گرتە ڤیدۆیت مەوجودن قەت ئەستۆ باشە من ئێستا خۆم چۆرەکەم دێم بۆ لای تۆ ئەڵم چاک بوومەوە تۆ چوزانی من چۆر بوو ئەبینی کەواتە ئەم یعنی تەحایولەکە و فێلبازیەکە و ئەبەدەن ئەسڵ و ئەساسی نییە لەبەرەوە لە ڕاستیدا یعنی تۆ بیر لەوە بکەرەوە بۆچی هەر باسی ئافرەتە بۆچی پیاوی شەل پیاوی چۆر کوڕی جوان نازانم چی بابەتانە نییەکەواتەمە بازرگانیە کە لەم ڕۆ دەکری ئەمە یەک دوو ئەبێ ئەوەش بزانانی جارێکی تر پێغەمبەر درودی خوای لەسەر عائیشە خوا لێ ڕازی پێ دەڵێ پێغەمبەر دکتۆری هەبوو ناوی حارثی کوڕی کەلەدە بوو ئەڵێ کە پێغەمبەر ئەو ڕۆژەی وەفاتی کرد 15 جۆر دەرمان لە ماڵی ئێمەدا بووە پێغەمبەر پەنای بۆ تۆ بردووە ئیتر ئەم درۆ دەلەسانی چی دەستێتت خوشمە مستەیبەرس الجڤاتە جانابێتە تێر نابین هەنگی بۆمە پاخی و بپەیوی سەبارەتبان ئاختانانە بە لێ نەچارین دەمێ مە دومای هات بینەرێن بەڕێز وی ئاوایی دەهینە دومایە vê خەڵکێ زۆر سپاس بۆێن بەڕێز کە بەشدار بوون گەلمەت بینەریەدا هەروسا سپاسیاوان بەڕێزاتکەین کە بەشدار بوون بۆکەس بۆپادا و دیسان سپاس بوان هەفکارین بەڕێزژی ئەوێن بۆکەس بۆ ئامادەکری و هەروسا ئەوێن ستودیو پشت کامیرای ڕاوستیاین ساخ و سەلامەت بن هیڤیامە ئەوەم هەمی لە ساغ بین و فکر ساف بین و ئەلڤان وەسوەسێت شەیطانی دیر بکەوین و ببینە ئینسانی تەندروست بێت باش ببینم خێر